جوانترین و گەرموگەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێری گرنگترین هەواڵەکان. پەیامی پیرۆزبایی لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە کرماشانەوە، سەپاندنی سزای زیندان بەسەر سەمیرە ئەحمەدی لە سەقز، تۆمەتبارکردنی پەخشان عەزیزی بە ئەندامەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم، کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی بانە، هێرشی ئەرتشی تورکیا بۆ سەر ناوەندی گیانبازانی شەڕ لە ڕۆژاوای کوردستان، کەلێنی جنسیەتی لە ئێران و دابینەکردنی کار بۆ ژنان، بەڕێوەچوونی ڕێوڕەسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری یۆتۆبۆری سوید و هێرشی ئیسرائیل بۆ سەر ڕەفەع و کوژران و برینداربوونی دەیان کەس. درێژە هەواڵەکان. پەیامی پیرۆزبایی لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە کرماشانەوە بەپێی هەواڵی گەشت و ڕۆژی یەکشەممە 22 ڕێبەندانی 1402 کۆمەڵێک لە دۆستان و لە ئەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران بە بۆنەی 26 ڕێبەندان ساڕۆژی ئاشکرابوونی کار و چالاکیەکانی کۆمەڵە پەیامی پیرۆزباییان ئاراستەی هەموو کادر و ئەندامانی ئەم حزبە کرد. لە بەشێکی ئەو پەیامەدا هاتووە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکیەکانی کۆمەڵە و بەرزڕاگرتنی یادی هاوڕێ محەممەد حوسێن کەریمیە. ئەم ڕۆژە وەبیرهێنەوەی مێژووی پڕ لە شانازی کۆمەڵەیە کە هیچ کات لە بەرانبەر هارترین و درەندەترین ڕژیمی فاشیستی ناوچەکە کۆڵی نەدا. هەروەها ڕێز دەگرین لە یادی هەزاران مرۆڤی تێکۆشەر و کۆمۆنیست کە لە ڕێگەی ئازادی و بەرابەریدا بە دروشمی بژی سۆسیالیزم گیانیان بەخت کرد. لە ناخی دڵمانەوە ڕفیقانەترین پیرۆزبایی خۆمان بە بۆنەی هاتنی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە ئاراستەی هەموو ئەندامان پێشمەرگەکانی کۆمەڵە و حزب بنەماڵی گیان بەخکروان و بەندکراوان دەکەین. لەم ڕۆژە پیرۆزەدا پەیمان لەگەڵتان نوێ دەکەینەوە و بەڵێنی دەدەین تا دوایین هەناسە درێژەدەری ئەو ڕێگا و ڕێبازە بین. کۆمەڵێک لە دۆستان و لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران لە کرماشان. سەپاندنی سزای زیندان بەسەر سەمیرە ئەحمەدی لە سەقز. لە ڕۆژانی ڕابردوودا لەقیەکی دادگای ئینقلابی سەقز بە سەرۆکایەتی جەواد مستەفایی سەمیرە ئەحمەدی لە چالاکانی مەدەنی شاری سەقز بە تۆمەتی بەشداری لە پێکێنانی گروپ دژ بە ئەمنیەتی نەتەوەیی بە 3 ساڵ زیندان مەحکوم کردووە. سەمیرە ئەحمەدی کاتژمێر 11 پێشنیوەڕۆی ڕۆژی چوارشەممە 22 خەرمانانی 1402 لە شەقامی شارەوانی سەقز بە توندوتیژیەوە لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئەو ناوەندە ئەمنیەتیە لە سنە گوازرایەوە. ناوبرا و دوای تێپەڕکردنی 34 ڕۆژ بەندکران ڕۆژی سێشەممە 25 ڕەزبەر بە دانانی بارمتەی 900 میلیۆن تمەنی ئازاد کرا. بە پێوە حکومە بەسەر ناوبراودا سەپێنراوە ئەو ماوەیە لە زینداندا بووە بۆی هەژمار دەکرێت و وەجگە لە 3 ساڵ بەندکران بۆ ماوەی 2 ساڵ مافی سەفەرکردن بۆ دەرەوەی وڵاتی نییە. تۆمەتبارکردنی پەخشان عەزیزی بە ئەندامیەتی لە گروپە نەیارەکانی ڕژیم. پەخشان عەزیزی چالاکی سیاسی و بەندکراوی پێشووی خەڵکی مەهاباد لەلایەن لەقی 5 دادسەرای ئەمنیەتی ئێڤین بە ئەندامەتی لە گروپی دژبەرەکانی ڕژیم تۆمەتبار کراوە. پەخشان عەزیزی ڕۆژی 25 خەزەڵوەری 1388 لە کۆبوونەوەی خوێندکارانی کوردی زانکۆی تاران دژ بە سیاسەتە سەرکوتگەرانەکانی کۆماری ئیسلامی لە کوردستان دەست بەسەر و پاش 4 مانگ بەدانانی وەسیقە و بە شێوەی کاتی ئازاد کرا. ناوبراو ڕۆژی 13 گەلاوێژی ئەمساڵ لە شاری تاران دەست بەسەر و ڕۆژی 20 سەرماوەزی 1402 پاش کۆتایی قۆناغەکانی لێپرسینەوە لە بەندی 209 زیندانی ئێڤینەوە بۆ بەندی ژنانی ئەو زیندانە گوازرایەوە. پەروەندەی پەخشان عەزیزی پاش ڕوونکردنەوەی ئەو تۆمەتانەی بەسەریدا سەپێنراوە ڕادستی لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئیمان ئەفشاری کرا. شانی باسە کە ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش بووە. کوژرانی کۆڵبەرێک لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی بانە. شەوی یەکشەمە 22 ڕێبەندانی 1402 کۆڵبەرێکی خەڵکی بانە بە ناوی سەیوان ساڵحی تەمان 20 ساڵ بە تەقەی هێزەکانی هەنگی مەرزی ئەو شارەگیانی لەدەستا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی یەکشەمە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری
سەرداوێی بانە کەوتنە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە کامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی تەمەەن 20 ساڵی خەڵکی گوندی بەڵکەی بانە بە ناوی سەیوان ساڵحی گیانی لە پێناو دابینکردنی پاروێگنان بەخت کرد. بەرەسەندنی خۆکوژی لە کوردستان و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە دۆخی کۆمەڵگا. ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان ژنێکی خەڵکی پیرانشار بە ناوی ڕۆقەیە کەلهۆری لە ڕێگەی هەڵزانی خۆی بۆ نێو بەنداوی سێڵوێ کۆتایی بە ژیانی هێنا. تاکاتی بڵاوبوونەوەی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری خۆکوژی ئەو شارۆمەندە لە بەردەستان نیە. بەڵام لە سێ ڕۆژی ڕابردوودا 7 تازەلاوی خەڵکی شارەکانی کوردستان و ئێران بە شێوازی جۆراوجۆر کۆتاییان بە ژیانیان هێناوە کە دوو کەسیان بە ناوەکانی ڕۆژان موعین و هۆنیا بەهرامی خەڵکی شارەکانی سەردەشت و سەقز بوون. جێگەی ئاماژەیە کە ئاماری خۆکوژی لە ساڵی 1402 بە شێوەیەکی مەترسیدار هەڵکشاوە و بەرپرسانی کۆماری ئیسلامی کەمترین بایەخێک بە کێشە و گرفتی خەڵک نادەن. هێرشی ئەرتشی تورکیا بۆ سەر ناوەندی گیانبازانی شەڕ لە ڕۆژاوایی کوردستان. ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان ئەرتشی تورکیا و گروپە ئیسلامگەراکانی سەر بە وڵاتە هێرشیان کردە سەر فیدراسیۆنی گیانبازان لە گەڕەکی ئەباوەی قامیشلو و بەهۆیەوە چەند کەس بریندار بوون. بەڕێوەبەرەتی ڕۆژاوایی کوردستان وێڕای شەرمەزارکردنی ئەو هێرشە ڕایگەیان. گیانبازانی ڕۆژاوای کوردستان ئەو کەسانە بوون کە بۆ پاراستنی بەها مرۆڤایەتیەکان ئەندامێکیان چەند ئەندامی جەستەیان لەدەستاوە. دەوڵەتی تورکیا و هاوپەیمانە ئیسلامگەراکانی لە پێش چاوی جیهان هێرش دەکەن سەر ناوەندێکی یارمەتیدانی کەمەندامانی جەنگ و دنیا بێدەنگە. خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان داوای لە تەواوی ئازادیخوازان و خەڵکی باکوور و باشووری ڕۆژهەڵاتی سووریە کرد کە لە بەرامبەر ئەو وەحشیگەریەی دەوڵەتی تورکیا و تروریستە ئیسلامیەکان کاردانەوەی جددیان بێت. ڕووخاندنی ماڵی هاوڵاتیانی هەژار لە شاری زاهێدان. ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندانی 1402 مەئمورانی شارەداری و مەسکەن و شارسازی بە هاوکاری سپای پاسداران هێرشیان کرەسەر ناوچەی حاجیابادی زاهێدان و خانووی خەڵکی هەژاریان ڕووخاند. بەپێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ ڕێکخراوی مەسکەن و شارسازی زاهێدان بەبێ بەڵگەی قەزایی دەستی داوەتە ڕووخاندنی ماڵی خەڵکو و پاش ئەو کردەوە نایاساییە بە خەڵکیان ڕاگەیاندووە کە خاوەن مڵکەکان ئەبێ بسەلمێنن کە زەمینەکان هین ئەوانە ئەگینا بنیادی مەسکەن داگیری دەکات. گوشاری ئەو ناوەندە دەوڵەتیە لە حاڵێکدایە کە شارۆمەندانی دانیشتووی ناوچەی حاجیاباد سەدان ساڵە لەو شوێنە نیشتەجێن و ئەو زەمینانەیش لە باو و باوپیریانەوە بە میرات گەیشتووە. هەوڵی ڕژیم بۆ گواستنەوەی ئارمیتا پاوێر بۆ نەخۆشخانەی دەرونی ڕازی. قاسم بۆعدی پارێزەری دادگۆستەری ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان ڕایگەیان بەرپرسانی زیندانی تەورێز هەوڵەکانیان خستۆتە گەڕ بۆ ئەوەی ئارمیتا چالاکی خوێندکاری بەندکراو لە زیندان بۆ نەخۆشخانەی دەرونی ڕازی بگوازنەوە. قاسم بۆعدی لە ئەکاونتی تایبەتی خۆیدا پەیامی دەنگی ئارمیتای بڵاو کردوێتەوە کە تێدا باز لە هەوڵی بەرپرسانی زیندانی تەورێز بۆ گواستنەوەی ئەو بەندکراوە بۆ نەخۆشخانەی دەرونی ڕازی دەکات. هەروەها ناوبراو دەڵێت کە ژمارەیەک لە بەندکراوانی ژنی زیندانی تەورێز بۆ پشتیوانی لە ئارمیتا مانیان لە خواردن گرتووە. ئارمیتا پاوێر خوێندکاری بواری میکرۆبلۆژی لە زانکۆی مەدەنی تەورێزە کە ساڵی 1402 سێ ڕۆژ پێش ساڵوە گەڕی بزوتنەوەی ژینا بۆ سێهەمین جار دەست بەسەر کرا. ناوبراو ڕۆژی 29 خەزەڵوەر پاش چەند ڕۆژ مانگرتن لە خواردن ڕەوانەی نەخۆشخانەکرا. ئەو چالاکە خوێندکاریە ڕۆژی شەمە 21 ڕێبەندان بە تۆمەتەکانی بێڕێزی بە ڕێبەری و تەبلیغ دژی نظام بە 22 مانگ و 17 ڕۆژ زیندان مەحکوم کرا. لە هەواڵێکی دیکەدا ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان جوود چالاکی مەدەنی ئازەری بە ناوەکانی سالار تاهر ئەفشاری و سعید مینایی کە لە شارەکانی ڕەشت و ورمێ دەست بەسەرکرابوون بۆ زیندانی ئێڤین گوازراونەتەوە. کەلێنی جنسیەتی لە ئێران و دابین نەکردنی کار بۆ ژنان. بەپێی راپۆرتەکان دوای تاران تەنیا 4 پارێزگای مرکزی خۆراسانی ڕەزەوی، قەزوین و سیستان و بەلوچستان نرخی بێکاری ژنان تێدا کەمتر لە 20% تۆمار کراوە. نرخی شاغڵبوونی ژنان لە تەمەنی نێوان 15 بۆ 24 ساڵ لە یەک ساڵی ڕابردوودا لە ئێران نیشانەی کەلێنێکی قوڵی 7 لە سەدی لە پارێزگا
جۆرەکانی ئێرانە. ئەوە لە حاڵێکدایە کە نرخی بێکاری ژنان لە ئێران 70% زۆرتر لە پیاوانە. زۆرترین کەلێن لە نێوان تاران بە 9% بێکاری و پارێزگای کۆکیلیۆ بۆی ڕەحمەت بە 78% بێکاری تۆمار کراوە. هەروەها نرخی بێکاری ژنان لە پارێزگاکانی سمنان، چوارمەحەل و بەختیاری، لۆڕستان، کرمان و ئازەربایجانی شەرقی زیاتر لە 50%. مانگی خاکەلێوەی 1402 ئامارێک بڵاوکرایەوە کە تێدا نرخی بێکاری ژنانی لاو لە 26% لە ساڵی 1400 بۆ 27% لە ساڵی 1401 هەڵکشاوە و ئەو ئامارە لە ساڵی 1402 بۆ 30% بەرز بووتەوە. بەڕێوچوونی ڕێوڕسمی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری یۆتۆبۆری سوید. بەپێی هەواڵی گەیشتوو ڕۆژی شەمە 21 ڕێبەندانی 1402 ڕێوڕسمێک بە ئامادەبوونی دۆستان لایەنگرانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران، هەروەها نوێنەرانی حزب و ڕێکخراوە سیاسیەکان و خەڵکی ئازادیخواز بە بۆنەی 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە شاری یۆتۆبۆری سوید بەڕێوەچوو. ڕێوڕسمەکە بە سروودی ئەنتەرناسیۆناڵ سروودی هاوپشتی جیهانی چینی کرێکار دەستی پێکرد. پاشان بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەخکردوانی ڕێگەی ئازادی و بەرابەری و هەموو گیانبەخکردوانی ناوڕیزەکانی کۆمەڵە و حزبی کۆمونیستی ئێران، هەروەها یادی هاوڕێ سەید بەختیار ئەتابەک کە ماوەیەک لەوە پێش بەهۆی نەخۆشی گیانی بەخت کرد، 1 دقیقە بێدەنگی ڕاگەیەندرا. بێدەنگێکە بە خوێندنەوەی سروودی بە ڕێزەی گیانبازیتان شکێندرا. لە درێژەدا هاوڕێ عەبدوڵڵا ڕەحیمی ناسراو بە عەبدوڵڵا چیانە مۆمی 45 ساڵەی ئاشکرابوونی کۆمەڵەی هەڵکرد. پاشان هاوڕێ سۆما یاریزادە پەیامی کومیتەی ناوەندی کۆمەڵە پێشکەش کرد. ناوبراو لە وتارەکەیدا باسی لە بارودۆخی سیاسی ئێستای ئێران و بە تایبەت کوردستان کرد. دوای وتارەکە هاوڕێچیە ئەمانی تراکتێکی بە زمانی فارسی خوێندەوە و چەند سرود و تراکتی دیکە پێشکەشکرا. لە درێژەدا پەیامی ڕێکخراوە سیاسیەکانی وەکو یەکێتی نیشتمانی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، حزبی شیوعی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان پێژاک و ڕێکخراوی کۆمونیستی کرێکاری خوێندرایەوە. ڕێوڕسمەکە لە نێو شایی خۆشی بەشداربووان کۆتایی پێهات. مانگرتنی کشاوەرزان و کامیۆنداران لە ئیسپانیا. ڕۆژی یەکشەمە 22 ڕێبەندان کشاوەرزان و کامیۆندارانی ئیسپانیا لە ناڕەزایەتی بە سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا لە دەرەوەی ئستادیۆمی ئەتلیتیکۆ مادرید کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان کشاوەرزان و کامیۆندارانی ئیسپانیا لە زیادکردنی باج، گرانکردنی سوتەمەنی و سیاسەتەکانی یەکێتی ئەوروپا بۆ هاوردەکردنی بەرهەمی کشت و کاڵی دەرەکی پەیوەست بە مانگرتنی گشتی کشاوەرزانی فەرانسە و وڵاتانی دیکەی ئەوروپایی بوون و نزیک شاری مادرید کۆبوونەتەوە. بەپێی زانیاریەکان پۆلیسی ئیسپانیا لەگەڵ ئەو ناڕازیانەی ئۆتوبانەکانیاندا خستبوو بەشەر هاتبوو و چەند کەسیان دەست بەسەر کردو. دوایین هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل بۆ سەر ڕەفاع و کوژران و برینداربوونی دەیان کەس. بەیانی ڕۆژی دووشەمە 23 ڕێبەندان ئەرتشی ئیسرائیل هێرشی کرد سەر شاری ڕەفاع و بەهۆیەوە زیاتر لە 100 کەس گیانیان لەدەستا و بەدەیان کەسیش بریندار بوون. وێڕای هۆشداری وڵاتانی جیهان و نەتەوەی گرتوەکان ئەرتشی ئیسرائیل لە ڕێگەی موشک، فڕۆکە و تۆپخانەوە هێرشی چڕی کرد سەر شاری ڕەفاع کە یەکێک لە قەرەباڵغترین شوێنەکانی کەرتی غەزەیە و بەهۆیەوە زیاتر لە 100 کەس گیانیان لەدەستا و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. بەپێی ئاماری وەزارەتی بەهداشتی غەزا ڕێژەی قوربانیانی شەڕی ئیسرائیل و حەماس بۆ 28300 کەس هەڵکشاوە. هەروەها فڕۆکەی بێفڕۆکەوانی ئیسرائیل چەند ئۆتۆمبیلیان لە باشووری لوبنان و خانی یونس کردە ئامانج و بەپێی زانیاریەکان دوو بەرپرسی باڵای حەماس بە ناوەکانی ئەحمەد ئەلیاعقوبی، ئیمان ڕەنتیسی کوژران و چەند ئەندامی دیکەی ئەو هێزە بریندارکراون. ئازیزان هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و بەختەوە بشین.